شارەداری باکووری کوردستان هاتون زۆر بەخێر بێن سەرچاوان دیارە ئەمە هەمومان دەزانین کە ئەمڕۆشەی لە باکوورە بەڕێوە دەچێتن بەدانانی قەیوم لەلایەن دەسەڵاتی ئەکەپەوە فشارێکی زۆری بۆ گەلەکەمان هێناوە وای لە گەلێکەمان کردووە کە لە بەرخۆدانێکی بەردەوامدا بن بۆ ناڕەزایی دەربڕینە لە بەرامبەر سیاسەتی قەیومە ئێمە وەکو ژنانی زەحمەتکێشانە لە باشووری کوردستانە پشتیوانی تەواوی گەلەکەمان دەکەن لە هەر شوێنێک بێتن بۆ هەر سیاسەتێکی نامرۆڤانە و دژمنانە بەرامبەر گەلەکەمان دەکرێتن بۆیە ئێمە دەنجی خۆمان دەخەینە پاڵەوە بۆی دیموکراسی سەرکەوێتن پێویستە ئەم سیاسەتی قەیومە لابرێتن و ئەوەی بە هەڵبژاردنە دەرکردووە جێگەی خۆی وەرگێتن و لە لایشکەوە خەباسمان لە ڕۆژی کەمپی مەخمور کرد کە ئێستا لە ڕۆژێکی نالەباردانە بارودۆخی ڕەوشی مەخمورمان تاوتێ کرد ئەو هەوڵ دەدەین لە ئایندێکی نزیکدا باشترین ڕێگا چارەسەر بۆی ژیانێکی مرۆڤ دۆستانە بۆ ئەو کەسانی لەم کەمپە دادەنیشن ژنانێکی مرۆڤ داستانیان بۆ دابین بکرێت ڕێز و حرمەتی ئینسانیەتیان بگیرێتن و ئەو پێداویستیانەی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خۆراکەوە چی بکرێتن وەکو هەر مرۆڤێکی ئاسایی بەماڵیان ئەگەر بکرێتن ئێمە هەوڵی خۆمان دەدەین کە بە پارپشتی ڕێکخراوەکانی تکە و کەسانی تکە بتوانین ئەمڕۆ شەیوێندەر ئاسایی بکرێتەوە ئەو کەسانی کە لەم کەمپە دانیشتوونە لەم دۆخەنالەبارە ڕزگاریان بکەن. بە دڵنیایەوە ژن دەتوانێت پێشەنگ بێتن ئەوەی لە ڕۆژ ئاوا بینیمان ئەوەی لە باکوورە ئەیبینین ئەمانە هەمووی بۆ هەموو دنیای سەلمان کە ژن دەتوانێت پێشەنگ بێتن و لێرکانش کۆمەڵێ ژن هەیە کە توانیتیان شوێنی شایستی خۆیان وەرگرن لە مؤسساتی دەوڵەتی یاسادانان بێتن تەنفیزی بێتن کە ئەمانە دەتوانن لە ڕووی یاساییەوە ئەرکەکانی خۆیان جێبەجێکەن بە دڵنیاییەوە لەوانەیە کەم و کوڕی هەبێتن لە هەموو شوێنێکە بەڵام ئەوەی جێگی خۆشبەختانەیە ئێمە هەمیشە ئاگامان لە یەکترا هەوڵ دەدەین هەنگاوەکانمان پێکەوە بیتن بە ئالەتێکی هاوبەشەوە کە نوێنەرایەتی ژنانی کورد بکە لە هەر چوار پارچەی کوردستانە هەتا ئەگەر ئەو ژنانی کە لە دەرەوەشن نوێنەرایەتی ژنان بک لە دەرەوە کە بتوانین لێرە لە هەر شوێنێکی کوردستانە کوردستانی گەورەیە ڕەوشێکی نالەبار هەبێتن لەسەر میلەتەکەمانە لەسەر ژنانە بتوانین بەدەنجەوە بچین و هەوڵ دەدەین لە ئایندەدا ئێمە ئەو ئالەتە پێک بێنین بە دڵنیایەوە تەجروبەی پێشترمان هەبوو ئێمە دوو کۆنگرەی ژنانی کوردمان کردووە یەکیان لە ئامەدە یەکیان لە هەولێرە بتوانین ئەمانە زیندوو بکەینەوە بە ئالەتێکی نوێی سەردەمانە بتوانین خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی بتوانین بەدەم گەلەکەمانەوە دابچین لە هەر شوێنێک بیتن دەخوازەمە یا هەری مەزن ئەم دەخوازن مناسبەتە vê hevdîtina henê bi taybetî pêşengiyek bikin ku ev ewrê reş her çar parçên Kurdistanên ku lîstikê dijminahiyên ku ser gelê me Kurd em berteraf bikin ev dubendiya di navbera hizban de ku ji bo tifaq û îtifaqa zemîna yekîtiya gelê Kurd em weke jinên Kurd bigijin cem hevdû pêşengiyekê bikin heman demê jî êrîşên ku dijminahiya ku li ser axa me xwezaya me Kurdistan tê kirin jî bi taybetî jî hûn dizanin demek dirêj e ji rêya rêveberiya desthilatdar mixabin li Tirkiyê demek dirêjê destdirêjî ser axa me li başûr tê kirin bombardimanek mezin tê kirin bi hezara mirovên me yên sivîl jiyana xwe ji destan hem ev dagirkeriya feraseta vê siyasetê ku em rexne bikin kul pêşiya em ça dikarin bisekinine heman demên jî hûn dizanin di şerên salê notîn da gelên me yên Bakur goşberiyek mezin çêkiribû niha di weke kampa Maxmûrê de jiyan dikin ji hêla hinek helwestên cudan de gelê me yên ku nişteciyên me yên ku îro Maxmûrê de dibin ambar wekê de ne em jî weke jinên Kurd em dikarin bibêjin weke parlamenter ew hewalê ku gelê me yên ku li hember zilmê
رویان کو خسپران دی آخا خیا باشور پارچا باشور اف جیانا کو نا جوان روات دیتر براستی جی ام پی نخوشن پی نکی خوشن پی دیشن جی روز گزو ندرنگ ام دخوازن اف امبارگو اکو لسر گلی می مخمور بجی بیرا کرن وقتی تنجی روپلک نو جبو نتوا گلی کرد و ام جن اتفاق جن آوا بکن دانستاندنی هف به هف را بکن هم لسر تندیا ایریشا لسر بدن جن لسر وینا جن لسر تفگرا جنین کرد ji ku derê bêbilabê ew êrişên ku nêyartiya feraseta nêyartiya zilamî pêşiya em çawa bikarin bigirin û em li hew bidin ku bi hev re çawa tekoşînê berfireh bikin hûn jî dizanin weke rêzdar niştîman jî got demek nêz de me helbijartinek xwecihî di bakur de ava bibû bi astê herî jor de hevserokên me vîna gel teslîm girtibûn û bûn hevserokên şaradariya lê dîsa jî bêtehelbûna li hember vîna îrada gelê Kurd li hember hebûna gelê Kurd heman demê jî bêtehembûl û nenaskirina îrada jin qeyûm gasp hat kirin nirxê gelê me û nirxê hebûna ku jina Kurd ku bike da bi sala pê ve ava kirin ji bo wê piştgiriyê jî em li verin bi rastî jî xwedî derketina feraseta sîstema hevserokatî heman demê jî xwedî derketina yekîtiya gelê Kurd yekîtiya ittifaqa jina Kurd bixwe ye derskeftiye jin li ku derê bibila bibe taybetî jî jinên Kurd em dixwazin bibin çeper xelek derdora wê destkeftiyê heman demê jî xespkirina destkeftiyên îrada me jinên tekoşînan jin em dixwazin jî bertek nîşan bidin nerazîbûn nîşan bidin em bi hev re hêzin em bi hev re xweşin çermê laşê me hebûna me ye netewa me ye rastiya me ye kes nikarin me ji Kurdistaniya me ji kurdiwariya me ji hebûna me axa me dûr bike berjewendiyên hezba danîn alîkê bi taybetî ji bo hebûna gelê Kurd ji bo têkiliyên wekhevî ji bo berjewandiya netewa xwe em bi hev re dikarin çawa bikin em rol misyonê weke endamên jinên tevgerên azad heman demê jî parlamenterê nava HDP'de di Tirkiyeyê de jî ji bo demokrasî ji bo azadî jiyana wekhevî em tekoşîn dikin ama heman demê jî ji bo nexweyî qewmê me gelê Kurd ji bo ittifaqek hem عمومی و هم جی اتفاق جن بی آواکرین خباتی ما هلواستی ما بردوام دکی به مناسبت جی زیارت ما چه بو ام کی خوشی هاتن پیش وازی کردن براستی جی گلب کی خوش بون ام هیویدارن کو جبون هن تشتین لزگینی پراتیک تشتین باش و پراتیکی ام دی سام بک جنجم هبدو کو ام پیشنگیا 100 سالک نو بکن 100 سالک گلی کرد زحمتی در باز کر جنا کرد زحمتی در باز کر بقطع قاتلیاما و تنکرنی ویرانکرنی در باز کر ام ناهیلن ام جنی کرد حتی کو هنن 100 سالک نو ام ناهیلن کو ام وندا بکن جبوی جی ام آلا تکوشین به هوره قوت خو هیز خو بکن به هوره و ام پیشنگی و دمیجی بکن ام جی سپاس کن